بەشێکی زۆر لە جەماوەری ئەم فلیمە ئامادەی بینینی بووە، چاوەڕێ بوو ئەم فلیمە ببینێ، بەڵام بەداخەوە ڕێگان نەدا و پرسیارمان کردووە خۆم هەوڵمدا لەبارەی ئەوەی بزانم هۆکارەکەی چییە، بە دروستی وەڵامێکم وەرنەگرتەوە تەنها بە بیانی ئەوەی کە گوایە ئەم فلیمە بەرهەمی 2019 لە کاتێکە چ لە شۆرت فلیمەکان چ لە فلیمی درێژ بەرهەمی تێدا بوو کە بەرهەمی ساڵی 2019 بوو. بەداخەوەی هیوادارین ئەمە بیانوێک نەبێ بۆ قۆڕەکردنی ئازادی، بۆ با بڵێن دانانی هەندێک کۆتوبەند لەسەر هەندێک نمایشی فلیمی سیاسی. دوجار ئەم فلیمانە گرنگە ببیندرێن و گرنگە ئەم چیرۆکانە نمایش بکرێن بۆی بینەر هەست بە ئەم مێژووە بکەوە، ئەم یادەوەری خۆی بکە بە مێژوو بۆی دوجار لە بیرمان نەچێتەوە. هەر هۆکارێکە بێ لە سەرەتاوە گەر هەر بیانوویانە بە ئەم فلیمە نەهێڵڕێ بێتە ناو فێستیڤاڵەکەەوە و نهات بە ناو سیستمی داتاکانەوە، نهات بە ناو دەلیلی یان ناو پرۆگرامەکانەوە، بەڵام کە هات ئەبێ دوجار بەڕێی من ئەبێ نمایش بکرابایە. بۆیە بەڕاستی هەر پاسایەکە بێ پاساوەکە قەنەعەتمان پێ ناکە. بەڕاستی ئەمە بۆ من شتێکی چاوەڕوان نەکراو بوو و جێگەی داخە کە ستافی فستیڤاڵ و بەڕێوەبەرانی فستیڤاڵ ئەم بڕیارەیان داوە. بیانوەکەیان گوایە ئەوەیە کە ئەم فیلمە پێشتر بەرهەم هاتووە بەرهەمی ساڵی 2019، بەڵام لە ڕاستیدا ئەمە تەنیا بیانوێکە، چونکە زانیاریەکە خەڵی دیکەشی لە فستیڤاڵدا هەیە کە ساڵانی پێشتر بەرهەم هاتوون. لە ڕاستیدا شتەکە زۆر ڕوون و ئاشکرایە. ئەم بڕیارە، ئەم ڕێگریکردنە لە نمایشکردنی فیلمیش بۆ ئازادی، ئەمە بڕیارێکی سیاسیە و ئەجەندای سیاسی لە پشتەوەیە، چونکە ئەمە جاری یەکەم نییە لە سلێمانی ڕێگری لە پەخشکردنی و نمایشکردنی ئەم فیلمە دەکرێت. پێشتریش بڕیار بوو لە سینەما سالم لە سلێمانی ئەم فیلمە نمایش بکرێت، بەڵام ئاسایش ڕێگری لێ کرد. ئەمە دووەم جارە. بە هەر حاڵ ئەگەر لە سینەمای شارێک لەلایەن ئاسایشەوە ڕێگری لێ بکرێت، ئەمە بە هەر حاڵ بەڵام لە ناو فستیڤاڵێکی نێودەوڵەتیدا کە ئەم فستیڤاڵە خۆی داوای ئەوەی ئەم فیلمە نمایش بکرێت و ئەم فیلمە لە پێشبڕکەی نمایشدا بووە، پێشبڕکەی فیلمی درێژ، و دوای ئەوەی کە فیلمی وەرزی تووتڕکی هاشم ئایدەمیر پەخش دەکرێت لە فستیڤاڵ، بڕیار دەدرێت کە ئەم فیلمەش ڕابگیرێت. هەرچەندە بەڕێوەبەرانی فستیڤاڵ و ستافی فستیڤاڵ دەڵێن گوایە کە هیچ پەیوەندی بە سیاسەتەوە نییە، بەڵام لە ڕاستیە شتەکە ڕوون و ئاشکرایە کە ئەمە بەهۆی ئەجەندای سیاسیەوە بووە کە ئەم فیلمە ڕاگیراوە. من وەکو مامۆستایەکی زانکۆ، وەکو مامۆستای کۆلێژی هونەر، وەکو بینەرێکیش بەڕاستی ئەمە شەرمەزار دەکەم و ڕەخنەی دەکەم، و ئەمە شەرمەزاریە بۆ فستیڤاڵێکی نێودەوڵەتی کە لە سلێمانی دەکرێت. فیلمێک بە ئەجەندای وڵاتێکی دراوسێ، بە تەداخلی کونسڵخانەیەکی دراوسێ، فیلمێک لە فستیڤاڵ ڕابگرێت و ڕێگری لە نمایشکردنی بکات.